هجان هر سبارتی وان هریشن روسیا بسر اوکراین و دیارکو روسیا بری نهجی چندین جارا ناتو هر وسا امریکا جی آگادار کربو سبارتی وان داخازین روسی کو اگر بیتو او داخازی نه نجیب جکرین او هر هریش کنه سر اوکراین کو دیارا او افنا خوش بجهینا نها برئیس دکتور دلسوس جلال هورامی شارزاد پیوندین نف دولتی دا لسودیم الباجر هولت جلمده افدامتا باش دکتور دكتور قال دسبيك بسيار بكم او اخفتنا يعني او بلينو سوزا روسيا دابويكو او هريش بكنا سر اوكراين كو ديارة چندين جارة داخازش ناتو جو هر وصاولاتن اوروبا و امريكا جي كربو كو چه داخازيك هبيت تبيبيت جيبا جكرن قالو روسيا بريارة خوب جهينا دي چند كاريگري هبيت لسر اوكراين و بطيبتي جي پيوندين اوكراين و روسيا و هر وصال ناف ناتو امريكا جي بەڵە سلااو بۆ تۆ سلااو بۆ بینەرانتان ئەوەی ڕاستی بێ ئەم کەیسێکی تازە نییە کەیسێکە کە لە زۆکۆ دەستی پێ کردووە بۆیە ئەتوانین باسی بکەین وەکو کەیسێک کە لە هەندێک لە کۆڵران بەس هەر ساڵی ناوەبن بەڵام من پێڵێم 12 ساڵە ئەم کەیسە دەستی پێ کردووە و رووسیا بە شێوازێکی سیستەماتیکی لەسەر ئەم کەیسە کار دەکات. هەر لە ساڵی 2010ەوە بە پلان لەگەڵی هاتووە هەتاوەکو ئێستا کە ئەمەش ئەم ناردنی سوپایش بۆ ناو خاکی ئۆکرانیا لە چوارچێوەی ئەو پرۆسایە کە لە ساڵی 2010ەوە دەستی پێ کردووە. ئەینجا بۆ پرسیارەکەی جەنابیشت من لێرە دەگەڕێمەوە بۆ یەکێ لە تێرمەکانی پەیوەندیێنە دەوڵەتەکان کە سیاست دابش دەکاتە سەر دوو جۆر یەکیان پێڵێن لۆنگ تێرم پۆلیسی ئەویتریان پێڵێن شۆرت تێرم پۆلیسی. لونگ تيرم بوليسي يعني سياستي مودا دور و درێژ شورت تيرم بوليسي يعني سياستي مودا کورت بەڵام ئەوەی کە رووسیا جێبەجێیەکات سیاستی پریسایز لونگ تيرم پۆلیسیە یانە سیاستێکی مودا دوور و درێژی زۆر دقیق زۆر ورد بۆیە رووسیا ئەگەر ئەم سیاستە مودا دوور و درێژە دقیقە بەسەر کەیسی ئۆکرانیا یانە شیکەینەوە ئەو کاتە زانین رووسیا چەند بە دقیقی لەگەڵ ئەم کارا ئیشی کردووە چەند بە دقیقی لەگەڵ ئەم کەیسا کاری کردووە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەم خاڵانە ئەگەر مەجالم هەبێت من باسییان بکەم. بەڵێ رووسیا هەر لە سەرتاوە بە چەند خاڵێک دەستی پێ کرد کە لە لۆنگ تێرم پۆلیسی کە سیاسەتی مەودا دوور و درێژی زۆر دقیق لەوانەش یەکەم دابشکردنی خاکی ئۆکرانیا بوو ئەویش بە داگیرکردنی هەرێمی کرایمیا. خۆشتان نەزانن کاتێک کە هەرێمی کە خاکێک دابەشەکرێت ئەو کاتە بربەست دروستە بێ لە بەردەمیا بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ناتۆ ئەبڵم یەکێتی ئەوروپا هەروەها ڕێکخراوی ناتۆش ئەمە یەکەم هەنگاوی بوو کە رووسیا گرتێ بە لە دژی ئۆکرانیا. خاڵی دووەمی بریتی بوو لە پەلکێشکردنی ئۆکرانیا بۆ ڕێکەوتنی مینسک کە بە ڕێکەوتنێک بوو کە من ناوی دێڵێم سەرێشەیەک بوو بۆ ئۆکرانیا چونکە یەکێ لە خاڵەکانی کە خاڵی دەیەمە ئۆکرانیا ئاخاتە حاڵەتێکەوە کە دەبێت هێزە دەرەکیەکان لە ناو خاکی ئۆکرانیادا دەرکەیت کە ئەمەش بۆ ئۆکرانیا زۆر زەحمەت بوو چونکە هێزی ناتۆی هێنابوویە ناو خاکی خۆیەوە کە ڕاهێنان بە هێزەکانی ئۆکرانیا بکەن ئەمەش بووە یانە خاڵێک لە دەستی رووسیا هەتاوەکو بڵێت ئێوە ڕێکەوتنی مینستان جێبەجێ نەکردەوە بۆیە من ئەتوانم بێمە ناو خاکیەوە و دەستێ وەردان بکەم. خاڵی سێم بریتی بوو لە گامارۆدانی ئابووری لەژێر پرۆسەی لۆنگ تێرم پۆلیسی رووسیا کە وەکو خۆتان نەزانن رووسیا بازارێکی گەورەی ئۆکرانیایە تاوەکو ساڵی 2009 رووسیا چوارەمین گەورەترین وڵاتی وەبەرهێنەر بوو لە ناو خاکی ئۆکرانیا لە دوای ئەمریکا ئەڵمانیا هۆڵەندا رووسیا بە چوارەمین گەورەترین وڵات دادەنرا کە لە ئۆکرانیا وەبەرهێنانیە کرد واروەها لە هەمان کاتیشا رووسیا لە 1970 گازی بە ناو خاکی ئۆکرانیادا تێپەڕ دەکرد ئەمەش داهاتێکی گەورە بوو بۆ ئۆکرانیا بەڵام لەگەڵەوەی کە ئۆکرانیا دەستی کرد بەوەی کە بەرەو لای ناتۆ هەنگاو بنێت و ببێتە ئەندام لە ناتۆ ئەو کاتە رووسیا ئەمەشی گرتە بەر لە دژی ئۆکرانیا
کاویش گەماروی ئابووری بوو هەستا بە دروستکردنی دوو بۆری نەوت لە دەرەوەی دوو بۆری گاز هەناردەکردنی گاز بۆ ئەوروپا لە دەرەوەی خاکی ئۆکرانیا و هەروەها ڕێژەی وەبەرهێنانیشی بە ڕێژەیەکی فراوان کەم کردەوە لە ناو خاکی ئۆکرانیادا کامەش لە چوارچێوەی گەمارۆدانێکی ئابووریە خۆیە بینێتەوە. ئەو دوو بۆریەش کە وەکو ڕووسەکان ناوی دەنێن سڤرنیە پوتۆک پێرڤی سڤرنیە پوتۆک فتەڕۆی کە بەڕاستی یانە زەرێکی گەورەی لە ئۆکرانیادا لە خاڵی سێم کە رووسیا دکتۆر لە خاڵی سێم کە بڵێ ئەگەر باس لەو بکەم ئەوەی رووسیا کە کردوێتی بەرامبەر ئۆکراینیا بە تایبەتی لە دابەشکردنی ئۆکراینیا ئەتوانێت ئەو دەسەڵاتی هەیە ئەگەر لە ئەنجومەنی ئاسایشی وڵاتە نێودەوڵەتیەکان دانی پیانێنێن ئەو وڵاتە پارچە پارچە بکات؟ بەڵێ زۆر پرسیارێکی زۆر بەجێیە. رووسیا لە حاڵەتی یەکەمیدا لە ساڵی 2014 کرایمیای داگیر کرد بەڵام ئێستا بە ناوی داگیرکردن نەڕۆشتوەتە ناو خاکی ئۆکرانیاوە. ئیجا من ویستم لە یەکێ لە خاڵەکانم بۆ باسکەم. ئێستا بە ناوی پیسکیپینەوە بە ناوی پیسکیپینەوە یانات بە ناوی هێزی ئاشتی پارێزەوە ڕۆشتوەتە ناو خاکی ئۆکرانیاوە. ئەمەش لەژێر چی یاسایەک ئەم کارەی جێبەجێ کردووە. لە ساڵی 2005دا نەتەوە یەکگرتووەکان بڕیارێکی دەرکردووە کە پێڵێن R2P یانە Responsibility to Protect. مەبەستی چیە لە Responsibility to Protect یانە لێپرسراوەتی لە پاراستنە کە دەوڵەتان پابەندەکە بەوەی کە هاونیشتمانیەکانیان یانە هاوڵاتیانیان بپارێزن لە جەنگی جینۆساید جەنگی دریژی مرۆڤایەتی هەڕەشە لەسەر ئاسایشی مرۆڤایەتی. ئەگەر وڵاتێک سەرکەوتوو نەبوو لە پاراستنی هاوڵاتیانیدا ئەو کاتە هێزی هاوبەشی هێزی هاوبەش یا هێزی نەتەوە یەکگرتووەکان ئەتوانێت تەداخل بکات دەستێوەردان بکات بۆ پاراستن. ئێستاش رووسیا ئەڵێ لە ئۆکرانیادا لە ماوەی 2014 هەتاوەکو 2022 150 کەیسی جینۆساید و بڵێن تاوان دژی مرۆڤایەتی لە ئۆکرانیا جێبەجێ کراوە بە تایبەتی لە کۆتا راپۆرتی رووسیا لە نەتەوە یەکگرتووەکان پێشکەشی کرد وتی ئۆکرانیا تاوانبارە بەوەی کە 150 کەیسی دژی مرۆڤایەتی لە ناو ئۆکرانیادا جێبەجێ کراوە. بۆیە ڕێ بە خۆیەدا رووسیا لەژێر ئەم یاسایەدا Responsibility to Protect ڕێ بە خۆیەدا کە تەداخل و دەستێوەردان لە ناو خاکی ئۆکرانیادا بکات. بڵێ دکتۆر ئەوەی کە یەکێک لە خاڵەکان یاخود داواکاریەکانی رووسیا زۆر سوور بوو لەسەر ئەوە بە تایبەتیش کە لەوەی کە هاتە سەرەوە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکاش بکات سوور بوو لەسەرەوەی کە ئۆکرانیا نەبێت بە ئەندامێکی ناتۆ. ئەمە چ کاریگەریەکی بەسەر رووسیاوە ئەبێت ئەگەر بێت و ئێستا وایدا بنێن وڵاتە ڕۆژئاواییەکان بڕیارێکی لە پەڕ یان ناکاو بدەن و یەکسەری ئۆکرانیا بیکەن بە ناتۆ ئایا رووسیا ئەتوانێت بەردەوام بێت لەسەر هێرشەکانی بۆ سەر ئۆکرانیا؟ پێشەوەی وەڵامەکەت بڵێمەوە بە نەخێر ناتوانێت من حەزەکەم لەسەرەوە ڕوونکردنەوە بدەم چونکە ئۆکرانیا زۆر زەحمەتە ببێتە ئەندام لە ناتۆ ئێستا چونکە ئەو پرۆسەی کە رووسیا لە بەرامبەر ئۆکرانیا گرتوێتیە بەر چەندین ڕێکاری لە بەردەم ئۆکرانیا داناوە هەتاوەکو نەتوانێت ببێتە ئەندام. وەکو باسم کردن یەکەمیان دابشکردنی خاکی ئۆکرانیا بوو کە خاکی ئۆکرانیا دابشکرا ئەو کاتە ناتوانێت ڕێگرە بێت لە بەردەمیا کە بێتە ئەندام لە یەکێتی ئەوروپا هەروەها لە ڕێکخراوی ناتۆش بربەستە بێت لە بەردەمیا. دووەمیان گەمارۆ ئابوووریەکەی لەبەر ئابوووریەکی سەقامگیری نییە. ناتۆش پێویستی بەوەیە کە پاڵپشتێکی ئابووری بکرێت. ئەی چۆن وڵاتێکی بێهێزی ئابووری لاواز دەبێتە ئەندام لە ناتۆ کاتێکە ئابووریەکی باشی نییە. سێەمیان ناسەقامگیری لە ئۆکرانیا هەیە. وەکو دەزانن لە 2014ەوە رووسیا پاڵپشتی جوداخوازەکان دەکات ئەمە شەڕ و ئاژاوەیەکی زۆر لە ناو ئۆکرانیادا دروست بووە وای لێ کردووە کە بەردەوام ئاسایش دروست نەبێت لە وڵاتە. ئەمەش دیسانەوە بربەست دەبێتەوە لە بەردەم ئۆکرانیا هەتاوەکو بێتە ئەندام لە یەکێتی ئەوروپا و هەروەها ئەندام لە ڕێکخراوی ناتۆ. لە هەمان کاتا رووسیا کارێکی تریشی کردووە کە زۆر گرنگە. بەڵێ هاوڵاتی نامی سیتیزنشیپی رووسی داوەتە هەزاران هاوڵاتی ئەو دوو هەرێمەی کە ئێستا هێزی ئاسایشی بۆ ناردوون کە بە پێی راپۆرتێکی CNN زیاتر لە 800,000 هاوڵاتی نامەی رووسی داوەتە ئەو خەڵکە. بۆیە ماف بەخۆیە دەدات لە هەر کاتێکا هەبێت
رووسیا هێز بنێرێت دەستێوەردان بکات بۆ پاراستنی هاوڵاتیانی خۆی. بەڵێ دکتۆر رووسیا خۆی باس لەوە کە کاوە هێرشانەی ئەنجام داوە تەنها بۆ پێگە و بنکە سەربازیەکانی رووسایە، یعنی وەکو شوێنە مەدەنیەکان یاخود ناوچە با بڵێن هاوڵاتیانە مەدەنی نەکردوتە ئارمانج. ئەمە ئەوە ئەگەینێت کە رووسیا بیاوێ دیسان وەکو هەڕەشەیەک لەسەر ئەمریکا و لەسەر ناتۆ لەسەر یەکێتی ئەوروپا بەکاربێنێت بڵێ ئەوەتە من ئەوەی کە ویستم کردم اینجا ئێوە وەرنە پێشەوە یاخود ئەوەی کە ئێستاش ئەیبینین بەڕاستی وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکاش هەڕەشەی قورسترینە تونتنی سزاکەن بەسەر رووسیاوە. رووسیا ئەوێ چاوەڕوانی هەڵوێستی ئەو وڵاتانە بکات بۆی لەوەش شتێک بیهڵێتەوە کە بگەوێتە ڕێکەوتن لەگەڵ ئەوە وڵاتانەیە. رووسیا وەکو جەنابەت وتت هەرگیز رووسیا وەکو خۆی ڤلادیمیر پۆتینی لە چەندین ڕۆژی ڕابردووە ئەمەی دووپات کردوێتەوە ئەوان هەرگیز هێرش ناکەنە سەر هاوڵاتیان و تەنانەت گەلی ئۆکرانیا بە گەلی ڕووس داهێن یانە گەلی ڕووس و گەلی ئۆکرانیا بە یەک گەلدانێن. یەکێ لە ڕاوێژکارانی ئەمنی رووسی لە چێکێکە چاپێکەوتنەکانیدا لەگەڵ سپوتنیکە تەلەڤیزیۆنی سپوتنیکی رووسی کە تەلەڤیزیۆنێکی فەرمیە پێشەوەی ئەم هێرشە دەست پێ بکات پرسیاری ئەویان لێ کرد ئایا ئێوە ئامادەن هێرش بکەنە سەر ئۆکرانیا یا گەلی ئۆکرانیا؟ وتی گەلی ئۆکرانیا و گەلی ڕووس یەک گەلە، من چۆن هجوومەکەمە سەر مۆسکۆ، چۆن هجوومەکەمە سەر سان پیتەربورگ، چۆن هجوومەکەمە سەر نیژنی نۆڤگۆرد ئەمانەی کە ناویانە دەم شاری رووسین. وتی هاوڵاتی رووسی و هاوڵاتی ئۆکرانی ئەمانە هەردووکیان گەلی ڕەسەنی رووسین، چۆن ئێمە هێرشەکەین لەسەر گەلی ئۆکرانیا؟ بەڵام ئەڵێ ئامانجمان ئەوەیە ئەو سیاسەتەی کە لە ناو ئۆکرانیا هەیە سیاسەتێکی هەڵەیە دەبێ بگۆڕدرێت ئابێ بگۆڕدرێت چونکە ئەم سیاسەتە بە ویست و ئارزوەکانی لە بەرژەوەندەکانی ئێمەدا کار ناکات. لە هەمان کاتیشە ئەگەر بۆ وڵاتانی وەکو ناتۆ و ئەمریکا و وڵاتانی ئەوروپا لەو باوەڕەدانیم هەرگیسان خۆیان بخەنە ناو ئەو چوارچێوەیەی کە شەڕ لەگەڵ رووسیادا بکەن یا ڕاستە و خۆ بەریەکەوتنیان لەگەڵ رووسیادا هەبێت لە ڕووی سەربازیەوە، چونکە رووسایەکی خاوەن زیاتر لە 6,000 چەکی ئەتۆمی کێ دەیەوێت خۆی بخاتە ناو ئەو بازنەی هەڕەشەوە. من لەو قەناعەتام کە وەکو پێشووتریش کە کردویانە ئەمریکا تەنها لە جەنگی لە جیاتیە یانە پرۆکسی وۆر بەکاربێنن بۆ رووسیا لە زدی رووسیا یانە لەوانەیە گروپ هان بدەن لە زدی رووسیا. ئەگەر رووسیاش ئۆکرانیا بە تەواوەتی داگیر بکات لەو قەناعەتام ئەمریکا بە هیچ شێوازێک دەستێوەردان نەکات لە ڕووی سەربازیەوە، ناتۆش بە هیچ شێوازێک دەستێوەردان نەکات چونکە یەکەم ئۆکرانیا ئەندام نیە لە ناتۆ، دووەمیش ئەمریکا نایەوێت ڕاستە و خۆ بە ڕوبەڕووی رووسیا بێتەوە. بەڵێ سپاس بۆ دکتۆر دڵسۆز جەلال هەورامی شارەزاد پەیوەندی نێودەوڵەتیدا مەتوماندیکیری کل هەولێر ڕاستەخۆت گەلمەدا بووی.